لەگەڵ وەرزشی تۆپی پێە بین چۆنە؟ وەڵا خۆم هیچی لێ نازانم، هیچی لێ نازانم. بەڵام دوای قەرەباڵغیش کەوتوم. باشە هەندەری بەرازیلم، هەندەری ڕیال مەدریدیشم، نەسری سعودی ژەوشم بیر نەچێت. ئیتر کریستیانۆ لەکوێ بێ لەگەڵ ئەوام؟ ئەی تۆ من بەزێک یاسای تۆپی پێ نازانم، یعنی ئەگەر تۆپێک بەنە دەست من ناقاچم تۆپێ بەرگۆڵەکەی گۆڵ لە خۆمان بکەم. باشە ئەگەر گۆڵ لە خۆتان بکەی لە گۆڵەکەی خۆتان بکەی تۆ بڵی بەحساب بێ و گۆڵە؟ وڵا تۆ زانین تۆ بڵێ حساب بێ ئەی بۆ حساب نییە مووی چۆتە ناو گۆڵەکەەوە هەر شەبەکەی جوڵان گۆڵە لە تیپی خۆتان کردووە قایچێکە مووی شەبەکە جوڵا و حساب. ئەو پرسیارە لە میوانەکەمانەکەین بزانین ئەگەر یاریزانێک گۆڵ لە تیپەکەی خۆیان کات و ڕووی گۆڵەکە ڕووی تۆپەکە بکاتە گۆڵەکەی خۆیان ئەمە بە گۆڵ حسابە یا بە گۆڵ حساب نییە؟ ئەی تۆ چۆنی لەگەڵ تۆ؟ من باشم. باش هەندەری کوێی؟ من ڕیال مەدریت. ئەی لە وڵاتەکانە هەندەری چی وڵاتی؟ لە وڵی من بینەری تۆپی پێنیم بەڕاستی بێڵە من هەردوو ئەو باڵەکەی تۆ کەوتم چێوی باتەوە هەندەریە. ئافرینەوە مویمە. بۆ منە ئێستا هەندەریە ئەرجەنتینم و وەکو یانە هەڵبژاردەش ریال مەدریت. شتێکی باشم نەکردووە؟ زۆر باش. کەواتە ئەمڕۆ باسی تۆپی پێەکەین، ئەمڕۆ ڕۆژێکی جیهانیمان هەیە کە ڕۆژی جیهانی وەرزشی تۆپی پێیەکە پێگەیەکی دیار و بەرچاو و گرنگی هەیە لە تەواوی دنیادا و وەرزشەوەنان باز لەواکەن کە زمانی تەواوی نەتەوەکانە تەواوی نەتەمەنەکانە کە هیچ سنوورێکی نییە، هەموو سنوورەکانی تێپەڕاندووە بگشتی باز لە تۆپی پێەکەین و بەتایبەت لە هەرێمی کوردستان لە ئێستا و لە ڕابردووە بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نازم جەباری مامۆستای زانکۆ و ڕاهێنەری یاسایی. دکتۆر فەرموو. فەرموو دکتۆر. بەیانی و باش. بەیانیتان باش. زۆر بەخێر بێت دکتۆر گیان سەر چاوان. سڵاو دەبێ بەخێر بێت. بەخێر بێت. زۆر سپاس. فەرموو. دکتۆر بەخێر بێت. سپاسان. بەخێر هاتی دکتۆر. بەیانیتان باش. چۆنی؟ چۆنی لا نەخەن. بەهیوای تەندروستێکی باش زۆر سپاس لە باسی وەرزشی تۆپی پێمان کرد. ئێمە بەڕاستی ئەیڵێن بینەرێکی باشی تۆپی پێنی. دوای قەرەباڵغی دوای ئەوە کەوتوین کە یاریکی بەخوەتە بێ لەگەڵ برادرانە لەگەڵ کەس و کارەدا ئەنیشتمە دیار یاریەکەەوە سێری یاریەکە براوە لەگەڵ ئەوانەوە براوە لەگەڵ ئەوانە. باسی وەرزشی تۆپی پێمان بۆ بکەی چی ئەڵێ سەبارەت بە وەرزشی تۆپی پێ؟ من سەرەتاوتم وەرزشێکی جیهانیە و پێگەیەکی دیار و گرنگ و بەرچاوی هەیە و ئەکرێت بڵێن زمانی هەموو نەتەوەکانە. ئەتوانین وا بڵێن چونکە ئەتوانین بڵێن 4 ملیار و نیو کەس ئەم یاری ئەکا بەڕاستی ئەم داتای بڵێن دو داتایە کەواتە کە نیوەی بڵێن کۆی زەوی ئەم یاری ئەکەن کە ئەمەش ئەتوانین بڵێن هەم بڵاوکردنەوەی یاریەکەیەوە هەم ئەتوانین بڵێن بزنسێکی باشی تیا ئەکرێت لەم یاریە. یعنی تۆپی پێ دوو هۆکار هەیە کە تۆپێ بە شێوازێکی وا کراوەتەوە، یعنی بەم شێوازە کراوەتەوە بەڕووی خەڵک و بەڕووی وەرزشکاران و بەڕووی هەر کەسێک هەیە. یەکەمیان یاریکی ئاسانە، یعنی یاریکی هەموو کاتێک تۆ من و تۆ توانین یاریکەین یان تۆ بەتەناش دەتوانین یاریکی هەموو یاریکی ئاسانی پێڵێن. لەگەڵەوەش یاریکی نەرمونیانە، یعنی ئەتوانین بڵێن بەبێ کەرە سەرژیاریکی تۆ، ینی تەنها تۆپێک هەبێ ئەتوانین مەسەن گۆڵەکەش نەبێت توانین بەشتی تر یانی بۆ بەردێک دابنێ شتێک دابنێ کەمان کردو کاتی خۆی بەڵێم لە مناڵی ئەم یاری زۆر کراوەڵێن، ینی یاریکی بڵێن توان پێڵم برونی هەیە، ینی توانی بە ئاسانی ئەم یاری ئەنجام بێ وەکو یاریەکانی تر نیە، یانی یاریەکانی تر پێویستی بۆ نمە پێویستی بە شەبەکەیە، پێویستی بە بۆردە، پێویستی بە کۆمەڵێ کەرەستەیە کە ڕەنگە بەردەست نێ، بەڵام تۆ پێ ئەم دوو هۆکارە وا کرد بە زۆر بە بڵاوی بڵاو بێتە ناو خەڵکەکان. یعنی بۆ منە مۆندیالی ڕابردوو هەر لە قەتەر کە مۆندیال ڕابردوو ئەنجام درا 150 بڵێن جنسیان 150 وڵات هاتوونەتە ئەوێ کە ئامادە بوونە کە لەیش یاریکی تر ئەمە بەم شێوازەی نابین بەڕاستی. وەلەگەڵەوەش تۆپی پێکە بەم شێوازە بووە 1930 تۆپی پێ یەکەم یاری نەبوو لە جیهانە، یاری تر هەبوو بۆ منە ڕەگبی هەبوو بۆ کۆمەڵ یاری تر باسکە هەبووە، کۆمەڵ یاری تر لە پێشەنگ بوونە، بەڵام یەکەم مۆندیال کە 1930 ئەنجامە درێ ئەڕوا تا 1942 تۆپی پێ بێ بە یەکەم یاری، بەڵام دواتر یاریەکانی تر جای ترێنەوە پێشەوە، بەڵام لە 1964ەوە تۆپی پێ بۆ بە یەکەم یاری و ئیستەش جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ سەرجەم یاریەکان وای کردووە کە ژمارەیەکی بڵێن یاریەکان بێ و بەربڵاوێکی زۆر و ئەتوانین بڵێن تۆپی پێ گەشتە ئەو لووسکەی کە
ڕەنگە هیچ جارێکی پێی نەگاتەوە. باشە دکتۆر باست لەوە کردوتە 4 ملیار و نیو خەڵک سەرقاڵی ئەم یاریەن چی وا ئەکات ئەم یاریە بەرەو پێش بەرێت بۆ نمونە سایانێکی وەکو ڕیال مەدرید ئەم یانیانی کە زۆر بەناوبانگن یاخود بەرازیل بۆ نمونە ئەرجەنتین ئەمانە زۆر لە پێشەنگن چی وای کردو کە ئەمانە لە پێشەنگ بن لاەخان لە بیرمان نەچێن بەلایەنێکی بزنسە ینی لایانی بزنس بەتابەتی تۆپی ینی بۆ منە ڕێکخراوێکمانێ ناوی فیفا کە بڵین ئەم یاری لە خۆگرێت و یاساکان و مۆندیال و پاڵۆنتەکان لە خۆگرێ ینی ئەم ڕێکخراوە ژماری وڵاتەکانی لە ژماری UN زیاترە ئەمە خاڵێکی تر ئەم ڕێکخراوە بۆتە ڕێکخراوێکی ینی قانجازێکی زۆر ئەکا لە پاڵەوانتەکان بەردەوام هەوڵێن گرنگی بارێکە بەردەوام هەوڵێن یاریەکە پێشخەن و یاساکانی تۆپی پێ بۆن مەسەوی پێشەوی بێمەژوور بەس یاساکانتان کرد یاساکانی تۆپێ و ساڵانە ینی هەموو ساڵێک ئەگۆڕێ یان هەموو ساڵێک پێشنیازێ بۆی بگۆڕێت چونکە حاڵەتێک ڕۆیە لە یاریگاستێکی لە ناو یاساکانیە دواتر جێگایەکەنەوە کەواتە یاریکی زۆر زنووە و ئەو کەسانی کە پسپۆڕیان ئەو کەسانی کە کارەکەن ناو فیفایان کارەکە ناوی شێتەکانیان کارەکەن لە وڵاتەکان زۆر بە ئەتوانین بڵین زۆر بە زووی پێشنیازیان هەیە و پێشنیازەکان ئەگەر شوێنی ئەو بێت کە ناو یاساکە بێتوان لە پەڵانتەکان بێتەوە دوای پاڵانتی زۆرمان هەیە یەکێتێکی شوێرەکان بۆ یەکێتی ئاسیا ئەوروپا ئەفریقا ئەمانە بردەوام هەوڵێن لە وڵاتەکانیان تۆپی پێشخان هەوڵێن یارمەتی تۆپی پێ بن ینی بۆ منە لە ئاسیا ئەگە بڵین وڵاتە فەقیرەکان بۆ منە لەم کیشوەران یان لە ئەفریقا زۆربەی کاتەکان یەکێتی ئەو کشوەرانە یارمەتی ئەو وڵاتانیان کە ینی ئیمکانیاتیان نیە توانیان نیە لە ڕوویدارەیە بۆ یەسێکی یاریگایان بۆ دروستەکان کەرستیان بۆ ئەبان یان جلوبەرگیان بۆ ئەبن هەوڵێن تۆپ پێ بەردەوام لە پێشکەوت نابێت و کۆمەڵێکی زیاتر بەشداری کا لە یاریەکان و یان کۆمەڵێکی زیاتر سەرقاڵ بێ بەم یاریەوە ئەمە ژوای کردووە کەم یاریە هەر بە زنی بنێتەوە ئەم یاریە ژوای کردووە کە بڵێن ژمارەی بەشدار بووانەوە ژماری ئارەزومەندانە ڕەنگە کۆمەڵی کەسیش هەریاری نەکە بەڵام تۆپی وای کردووە حەزێکی دروست کردووە کە بەردەوام لەگەڵ یاریەکە باشە دکتۆر بۆچی زۆر کاتەر ئەستێرەکانیش ئەبینی هەر لەو وڵاتانەی کە زۆر ناویان هەیە و زۆر پێشەنگن هەر لەوانەیە دروستە بن خۆی وشەیەکە ینی بڵێن توان بڵێن دەستەواژەیەکێ تۆپی پێینی وڵاتە فەقیرەکانە بەڕاستی چونکە ئیسا ئەگەر تۆ وتە بەرازیل بەڕاستی جەناب وتە بەرازیل ینی بەرازیل ئەگەوی ئەرزانانی کە ئەبنە ئەستێرۆ بنە یانی ئەبنە براند و ئەبنە بڵێن کەسی یەکەمی ئەو یاریە سیرەکەیت بە فەقیریەوە دروست بۆ یان لە عایلێکی فەقیرا بۆ یان وای کردووە کە حەزی و پێشکەوتنی خۆی و بەستنەوەی بە بڵێن هاوکاری عیلەکەی کات و ئەمانە سێکی بۆ بە ئەسەرێکی جیهانی و ئیسا بۆندێکی زۆر زۆری هەیە و زۆربەی هەرزان بەڕازلەکان توانین بڵێن بەو شێوە ئەرجنتینەکان بەو شێوە بەڵام لە ئەوروپامە نبینین لە ئەوروپا ڕەنگە کۆمەڵی ئارزان هەبوو بە فەقیربێ بەڵام لە ئەوروپا جیاوازترە ژیانەکە وڵاتەکان جیاوازترە و هەر تۆپی پێ لە ئەوروپا زۆر پێشکەوتووە ئەوش بەهۆی یەکێتی کشوەرەکەیەوە کە کۆمەڵێ توانین بڵێن کۆمەڵی هەنگاوی زۆر زۆر باشەنەوە جددیەنێ بۆی کە تۆپی پێ ئەوروپی بەردەوام لە پێشەنگا بێت دکتۆر لە سەرەتای بەرنامەکە لەگەڵ لانە باسی ئەومان کە ئەگەر یاریزانێک ڕووی گۆڵک تۆپەکە بکاتە گۆڵەکەی خۆیان ئەمە بەپی یاسا نێودەوڵەتەکان هەژمارەکرێت بە گۆڵ یان هەژمار ناکرێت ئەگەر لەناو یاریەکە بێ ئاساییە بەڵام ئەگەر لە تۆپە چەسپاوەکان بێ نابێت یعنی بۆنمە ماڵی گۆڵ بێ بۆنمە کۆرناڵ بێ بۆنمە لەدانی ڕاستەوە خۆبی بە گۆڵی خۆیان گۆڵ نای بەڵام لە یاریە بینین زۆربەی کاتەکانە بین جار و ژوا هەیە ینی ئەتوانین بڵێن بە ئارزومەندانە نییە یعنیڵێن بە عەمدی و ئەچێتە گۆڵەکەەوە یان گۆڵ پارێز تۆپەکە دەربیان بە دەستێکەوە چێتە گۆڵەکەەوە ئەوە ئاسایی ئەوە ئاسایی هەژمار ناکرێت هەژمارەکرێت بەڵێ باشە دکتۆر باز لە جیاوازی گرنگی پێدانی وەرزشی تۆپی پێ بکەین لە ئێستاوە لە ڕابردوو لە هەرێمی کوردستانە لە ڕابردووە لە ساڵی 1938 بە دیاریکراوی لە 1940 ببوورە 34 لە ڕۆژنامەی ژیان کە ئەو کات پیرەمێردی شاعیر سەرنووسەر و بەرپرس و خاوەنی ڕۆژنامەکە بووە بە هەواڵێک و وەکو وتارێک باز لە یاریەکەکە کە چەند ڕۆژێک پێشتر لە شاری سلێمانی ئەنجام دراوە لە نێوان مەعاریف و جەیش تا ئەو کاتەیە لەو کاتەیە
بەم جۆرە گرنگی پێدراوە ئایا بەردەوام هەنگاومان ناوە بۆ پێشەوە بۆی گرنگی زیاتری پێ بدرێت لە ئێستاە و بیریشمانەچێت لەو کاتەیە ئەگەر باسی گەۆشمەمە بکەی پەنارتی نەبووە بۆ لێدانی یەکلاکەرەوە نەبووە بە یەکسانی هەردووکیان یارەکان کۆتایی پێهێناوە ئەمە لە هەواڵەکەیە بە دەستنووسی پیرەمێرد بڵاوکراوەتەوە کە کاسەکە بۆ هەردووکیان بووە هەر 6 مانگجار و لای یانەیەکیان بێت ئێستاوە ڕوو نایە بەڕاستی کاسەکە لە هەرێتی پێ بێ خۆی ئەگە بگەڕێن مێژوو بە چۆن تۆپی پێ هاتۆتە عێراقەوە بەڕاستی نە کوردستانیش تەمان لە ڕگای ئەو کاتێک کە بڵێن سوپای ئینگلیزەکان کە کاتێک عێراق داگیرەکەن و هێنە عێراقەوە یانی دوای بڵێن توێن بڵێن جەنگی یەکەم و دووەم ومانە کاریگەری هەبوو ینی بۆ منێکی تۆپی عێراق لە 48 و لە 50 کۆمانە دروست بووە و هاتۆ بەشداری کۆ لە پاڵەوانتێکانەوەمانە بەڵام لە دوو یانی ئەتوانین بڵێن لە دووسێ شوێن تۆپی پێ لە لوتکایە بووە ینی بۆ منە لە شاری بەسڕەکە کاتێ لە بەسڕەوە ئەوان هاتنەوە دواتر شاری بەغدا دواتر شاری کەرکووک ئەم سێ شارە بایم بڵێن وەختی خۆی پێشەنگ بوونە لەوەی کە چونکە بۆ ئینگلیزەکان شاری خانەقینیش بە هەمان شێوە چونکە ئینگلیزەکان لە چۆن ئەو هەبووە ئەوان لێوە بڵاو بوونەتەوە و یاریەکان بڵاو کردەوە ئەو یاری کە جاناویش باسێکە هەر لە نێوان سوپایە ئەنی ئەوەش هەر ئەگەڕێتەوە بۆی کە ئینگلیزەکان یاریان کردووە بەردەوام هەوڵیان ناوە یاریەکە بڵاو بێتەوە و ئەوان کاریگەری زۆرشیان هەبوو و تۆپی پێش ینی لە کۆنەوە لە 1970ەکانەوە توانین بڵێن یەکەم نادی ئینگلیزی دروست بووە ئەمە ژوای کردووە کە هاتنۆتە عێراق یاری تۆ پێ بڵاوکەنەوە گنگی پێبنوە وا بکەن کە ئەم یاری لە وڵاتەش بڵاو بێتەوە لە کورسانیش بە هەماشەوە توانین بڵێن لەو مێژووی کە جەناوی باسەکان لەو نووسنی کە ڕێز باس کرد سێکرد لەو کاتەوە یاریەکە هێدی بڵاو بۆتەوە بەڵام ڕەنگە بڵاو بوونەوەکە بۆ شوێن باسێکم 90 ساڵ پێشەستا لەماوەی ئەم 90 ساڵەیە هەنگاوی باشمان بڕیوە وەکو خۆمان بەڕاستی هەنگاوەکانمان باش نییە لە بەروی ئەو گنگیەمان پێنایەوە ینی لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئەکادمیەوە لە ڕووی کۆمەڵشتەوە ینی بۆمە ینی بۆم یاریگایەکی نێودەوڵەتیمان نییە تا ئیسە لە سلێمانیە ستاندارد بێ بۆنمە بە هەباس شاری سلێمانیکین بەڵام سەیەکی لە هەولێر هەمانە لە دۆک هەمانە لە کوردستان توانین بڵێن ژێرخانێکی زۆر باشمان نییە کە یعنی ئیسە بۆ منە لە عێراق ئیسە بۆ کۆمەڵێک یاریگای زۆر جوان و تازە و ینی بە ستانداردی جیانی دروستکەوە یاریەکان ڕاستیە کە هەڵبژاردی عێراق بۆ منیسە لە بەسڕە توانین بڵێن کۆمەڵگەیەکی وەرشی کە یاریگای بڵێن نەخلی پێڵێن کە یاریەکانی عێراق و یانەکان کە بەشداری لە ئاسیاکان یاریەکان لێوە بەڕێوە چێت تۆزێک ئێمە توانین بڵێن ئەو گرنگیمان پێناوە لەم دەقەیە بەڕاستی هۆکاری دارایی هۆکارێکە بڵێن لەو هۆکارانی کە کاریگەری کردووە بەڵام زۆریش لانی زانستی و لانی ئەکادمی ئەوانەمان زۆر بە باشی تۆکمە نەکردو کۆی بتوانین خزمەتی وەرزشکە یان بتوانین وا بکەین وەرشی ئەم وڵاتە بە شێوازێکی تر بێ بەڕاستی توانین بڵێن نەگەیشتێنەوە ئاستە لە بەرەوەی سابین ینی بۆ منە کەمتری یاریزانی کوردمان لە هەڵبژاردی عێراقیە تۆ باسی ئەوە مەکە کە یاریزانێک لە ئەوروپا ژیاوە یان ئەژی سە لە هەڵبژاردی عێراقیەکە بەڵام حاڵی حاضر لەم دەقەیەک یاریزانی کوردمان نییە لە هەڵبژاردی عێراق ئێمە ئەسۆ ڕۆستەمان هەبوو بەڵام ئەویش نەماوە بەڕاستی بەڵام بە هەموو یانی شێرکۆمان هەبوو نەماوە ئێستا یەک یاریزامانەیە ئەوش لەیانی هەولێرە کە ئاکامە بەڵام جا پێشووتر ئێمە سێ چوار یاریزامان هەبوو لە هەڵبژاردی عێراق بەردەوام هۆکاریەوەی کە یانەکانمان و ینی کۆنتاک و ڕاهنەری باش و ینی ئێمە بێ بناغەمان هەیە بۆ دروستکردنی یاریزان و لە هەموو دنیای ئەو بناغەیە کە لە ئەکادمیەکان و دەستپێکان لە فێرگەکانەوە دەستپێکە بناغەیەکی باشیانەیەوە کەرسێکی باشیانەوە بۆ دکتۆر ئێمە ئەو بناغەیەمان نییە ئێستاش بە خۆشحاڵە بینی چەند فێرگەیەکەیە مناڵ لە تەمەنێکی زۆر مناڵی و فێری یاساکانی تۆپی پێکرێ لا نەخانەوە باسێکی ترە بەڕاستی فێرگەکان بە چ شێوازە کێ ڕاهێنەرە چۆن چەندێ بڕوانامەی هەیە بڕوانامەکانی چییە ئەو یاریگایی کە یاریتیەکە مناڵەکان گونجاو بۆ مناڵەکان نەگونجاوە ئیسێ بۆ من زۆربەی فێرگەکان لە یاریگایەکە سروشتی ڕاهێنەر ناکەن ینی هەمووی لە یاریگای تارتان و بڵین ئەو لاستیکەیەکە بۆ چ جیاوازیەکی هەیە دکتۆر بۆ مناڵ لە ڕووی تەندروستی و تارتانەکان وەکو پێویست نییە چونکە زیاتر تووشی پێکانە بە مناڵەکان یان زیاتر بۆ گەرما و ئەم کۆرە هاوکارانە یان کاتی ڕاهێنانەکان ئێمە مناڵەکانمان کاتێک لە قوتابخانە بێ ناینێرین بۆ فێرگە بەڵام کاتێک کە بڵێن پشووی هاوێنەیە ئەو کاتە دوومانگەنێت
تۆپی پێ بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ و مانگووانە نابی بەردەوام بەبێت تۆ لەم سیستەمایبی بۆی کە تۆ بتوانانی ئاسی خۆ پێشخەی وە بەردەوام ڕاهێنانکە لە هەفتەیەکە بۆن فێرگەکان لە کوردستان هەفتی دوو ڕاهێنانەکەن بەڵام لە دنیاوانێ لە دنیای ڕۆژی هەفتانە 3 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ ڕاهێنانەکەم بۆی کە ئاستی و مناڵە پێشکەوت تەبان تۆ تا ڕاهێنانکەی باشتربی و شێوازی ڕاهێنانەکانش جیاوازیەوە بیکردنەوەی ئەو ڕاهێنانە جیاوازیە ئەمە ژوای کردوە نتوانین ئێمە بناغێکی باش دروستکەین بۆی کە یارزان پێشخەین و بتوانین یارزانکامان پێشکەشی هەڵبژار دەکەم. زۆر باشە دکتۆر لە زۆرێک لە یاریەکانە لە وەرزشەکان هەمیشە ئەوترێت ئەگەر بێت و لە تەمەنێکی زۆر کەمەوە دەستی پێ بکەیتەوە ڕەنگە لە دوجارە یاریزانێکی زۆر باشت لێ دروست بێت بۆ تۆپی پێش بە هەمان شێواز ئەگەر لە تەمەنێکی مناڵی و گرنگی تاوی پێ بدرێت ئەشێت بە یاریزانێکی زۆر باش. ئەو ئەم پرسیایەت لانەخان ڕێک لەگەڵ تۆپی پێ گونجێ ینی ڕێک بۆ تۆ پێ ڕاستە. ینی بۆ من ڤیددیوەکەم بینی لە بەرازیل لە تەمەنی 2 ساڵەوە یەن لە 2 ساڵیەوە یەن یاری بە تۆپەکە کە مناڵەکە بۆی هەل لە ئیستا و هەز بۆ بکە کە حەز لە تۆپ پێ بکەیان بەژای تۆپەکەیان لە ئایندەیە هەوڵباکە تۆپی پێ بکە ئەمە هەنگاوێکە کە مەسەڵەن بۆ لە وڵاتێک بەرازیل لە تۆپی پێ هەمووان زانین بەرازیل چه ئاسەکەی لە تۆپ پێ بەڵێ وایە لە 6 ساڵی ئەمە دەست پێ بکەین چکە ئێمە کۆمەڵە کەسمان هەیە بە گەوری یەن ئەچن یاریەکەن ئەمەش واکە ینی ئەو جیاوازی نێوان ساڵەکان لە نێوان 6 ساڵ وەنمە 15 ساڵ و جیاوازەکەی ڕەنگە و یارزانە نەگاتە لوتکەوەی کە لە 5 ساڵ بێ بەڵام ئەوی کە لە 6 ساڵ و دەست پێکە تا گاتە 15 ساڵ کۆمەڵێ قۆناغی بڕێەوە بناغێکی باشی دروستەوە لە ڕووی کارامەیەوە واشەکە کە بە شێوازێکی باشتر خۆی پیشان بات و خۆی پێشخە. لە ڕووی هاندانی یاریزانەوە ئێمە لە چ ئاستێکین بەتایبەت ئەگەر بە نمونە شاری سلێمانی وەربگرین چۆن هانی یاریزان ئەدرێ بۆەوەی کە باشترین پێشکەشکە بۆەوەی کە بەردەوام هەوڵ با توانەکانی بەرەو پێش بەرێ لە ساڵی 1960 لە گۆڤاری ڕۆژی نوێیە گۆڤارەکە داوا لە هاوڵاتیان داوا لە وەرزش دۆستانەکات کە باشترین یاریزان ناوی باشترین یاریزانیان بۆ بنێرن دوای 3 مانگ لە وەرگرتنی ناوەکان جارێکی تر بە هەواڵێک کێ زۆرترین ناوی هاتبوو لەلایەن وەرزش دۆستانەوە ناوی ئەو وەک باشترین یاریزان هەڵەبژێرێت کە ئەما بێتەوەی هاندانێک بۆ ئەو یاریزانە. ئێمە هاندانی یاریزانمان هەیە توانین بڵێن تۆزە جیاوازی هەیە بەڕاستی لە نێوان شارەکانی کوردستان یان بۆ منە کاتێک کە زاخۆ یاریەکە سەیری یاریگاکە کە وەزان یاریگایەکی ئەوروپیە کاتێک کە دۆک یاریەکە بە هەمان شوێسەیەکی جەمارێکی زۆر زۆر ئامادە بووە لە هەولێریش بە هەمان شوێ هەرچەنە هەولێری ئیمساڵ بۆ منە ئەنجامەکانی وەکو پێویست نییە هەر هەندەری بەڵام لە سلێمانیان توانین بڵێن ژماری هەندەرەکان کەمتر بووەتەوە یان ژماری هەندەرەکان وەکو بەراورد دیکەین لەگەڵ دوو شاری تر ژمارەکەیان کەمترە بۆیە کەواتە ئێمە لە شاری سلێمانی هەندان کەمتەنگی بۆ یاریزانەکان کەمە ژەنگە پێویست بێ بە ئەنجامەکان پێویست بێ بێداری یانەکان پێویست بێ بۆ ئەستێرانی کێیەن ئەمانە هەمووی هۆکارن بۆمە یانی زاخۆ ئیسا لە پلەی چوارمی عێراقایە و ئەنجامەکانی باشە و کۆمەڵی یاریزانی بەرازیلی هەیە ڕاهێنەرێکی قەتەری هەیە کە ئەمانە وای کردووە جەماوەرەکەی شەیدا بنوە هەر شاری زاخۆش هەر تۆ بچی بۆ یاریکی بیشی بیتەوە ڕەنگە ینی کۆمەڵی گرفتە بۆ دروستەوە چکەوان بەردەوام حەزیان لە بردنەوەیە بەردەوام هەوڵێن تیپەکان بیباتەوە یعنی بە پێچوانی لای ئێمە بەڕاستی یانە ئەو ژمارە هاندەرانەی سەبۆن یاری شۆرتە و یاری زاخۆ بوو شۆرتە یەکەمی ئەو کاتە یەکەمی ڕزبندەکە بوو ینی یاریگاکە وا ڕازاند بووە هەستا کرد لە وڵاتێکی تریای نەک لە عێراقی بەڕاستی لە ڕووی هاندانەوە لە ڕووی جەماوەرێکەوە لە ڕووی ئەوەی کە جەماوەرەکە چۆن هانی تیپەکەیە باشە ئەوە هاندانی بۆ نمونە تیپێک چه ڕۆڵێکی ئەبێت بۆ ئەو یاریزانانی کە یاریەکەن لەو یاریگایە چونکە ڕەنگە زۆر کات دکتۆر خۆمان بیسمێتمان ئەڵین بۆ نمونە شوێنێک یاری هەیە لە یاریگای خۆیەتی ڕەنگە بیباتەوە بۆچی ئەم دەستەواژێ بەکارهێنێ ژمارە 12 پێڵێنەوە هەندەرە بڵێن هەندەر ژمارە 12 پێڵیان کەواتە تۆ 12 یاریزانی تیپی بەرامبەر 11 کەواتە تۆ یاریزانێک زیاتر یاریەکەی تاوان لە ڕووی دەرونیەوە لاەخان کە تۆ من هانی جەناب تێم تۆ بە شێوازێکی تر مامەڵاکی لەگەڵ وەزعەکەیە ینی تۆ ئەو توانایی کە ڕەنگە ئیسە بۆ یاریەکەی تووە ئەو توانایەت دەرناخی بەڵام کە جەماوەر هاانتە ئەو چەپڵ بۆ لێن و هاوارە بۆکەن و یعنی واد لێکا کە تۆ چی لە تواناتە هەیە یاریەکەی پێشەشی هەیە بۆیە هاندەر خاڵێکی کاریگەر بۆ تیپەکان و هاندەر واکەن کە یارزانکان ئاسی باش و پێشکەشکەن و بۆیە زۆربەی کاتەکان کە لە یاریگای خۆتە بێبی بیتەوە یانە بێ ئەنجامێکی باش دەستە بەرکەی
کە چونکە خەڵکانێکی زۆر هاوارێ بۆکان خەڵکانێکی زۆر چەپڵە بۆلێن خەڵکانێکی زۆر هان تێن بۆی کە تۆ ئەنجامەکە بۆ شێوازێک تر بێ کە ئەمە شواکات یانی زۆربەی کاتەکان ئەنووسن ژمارە 12 لەسەر یاریگاکانیان بۆ سەبوون لە هەموو وڵاتەکان پێڵە ئەترەس و پێ کۆمەڵشتی ینی دەستەواژیان پێڵن بۆ جەماوەرەکان کە هاانێکی زۆری یارزانەکانیە. باشە دوکتۆر ئاس و توانای شیکەرە وەرزشەکانمان چۆنە ماشڵا شیکەری وەرزشیمان زۆرە ئێستا ئاس و توانایان چۆنە لە بەرنامەی سەدال مەلاعیب لە MBC شیکەرەوەی وەرزشی عەبدولعەزیز دغێسەر کە شیکەرەوەیکی وەرزشی سعودیە باز لە توانا و مەهارە و لێهاتووی یاریزانانی هەڵبژاردەی کۆیتەکە لە جامینەتەوەکانی ئاسیا و کوێتیش باشە کە لە کاتێکا کۆیت بەشداری نەکردووە چەند خولەکێک بەسەر قسەکانی ئەوە ڕوا زۆر بەشان و باڵیانە هەڵایەوە هیوای ئەویان بۆ خوازێک کە سەرکەوتن بەدەستبێنن بە هیوای سەرکەوتنی زیاتر لە کۆتاییە مستەفا ئاغا کە پێشکاری بەرنامەکەی پێڵێ تۆ دەقا لەسەر خۆ ئەو بەشداری نەکردو باسی چیەکەی باسی شیکردنەوە لای خۆمان بکەین یان باسی عەربیەکان بکەین یان باسی بۆ لە ڕووی جیهانی بکەین جیاوازیەکی زۆر هەیە بەڕاستی جیاوازەکەش ئەوەی بۆ نمونە کە لای خۆمان یعنی زۆر جیاوازە بەس بۆ من لە ڕووی پشتگیریکردنی ئەو شیکەرەوان یان پشتگیریەکان لە ڕووی هەم مادیەوە لە ڕووی بەرنمەکانەوە کە بۆ کە یارزانکان چۆن ئەجوڵێن و بە چ شێوازێکە بێت یعنی بەرنامەی کۆمەڵی بەرنامەی زۆر چاک هەیە کە تەلەڤیزیۆنەکان بەکارێن بۆ منە ئەو کەناڵی جەناب باس کرد یعنی بۆ منە کەمترین تەکنیک بەکارێن بەڵام لە ئەگە بڕۆینە کەناڵێکی پسپۆڕی وەکو ینی بین سپۆرتس کە ئەو زۆر لێهاتوانەوە باشترین بەرنامەی دنیا بەکارن کە نای پرۆزۆنە کە بۆ شکردنەوەی یارزانەکان و پێتەڵ یارزانکان بە چه ئاراستەی ڕۆشتن چیان کردووە و ئەمەش وا کات کە لە بەردەم ئەو شیکەرەوەیە شتەکان ڕوون بێتەوە بەڕاستی و کاتێک ئەوان قساکەن ینی قسەکانیان لەگەڵ دۆخی یارەکەیە گونجێ بەڵام ئەگەر باسی لای خۆمان بکەین بەڕاستی ئێمە هیچ تەلەڤیزیۆنێکی ئەو بەرنامانیان هەبێت چکە بەرنامانە بەڕاستی گرانن و مژوان یعنی هیچ تەلەڤیزیۆنێکی پسپۆڕیشمان نییە بۆ تۆپی پێکە ئەو هەنگاوانە بنێ و لە ڕووی ینی بۆ من لە خۆلی وانەبێژانی ئاسیا بووم لە قەتەر ئێمە یەکێک لەوانەی کەیسە بۆ لە بین سپۆرتس کارەکان ناوی دکتۆر تارق جەلاهمەیە هەر کوێتیە ینی بۆ بۆندێکی زۆریان لەگەڵ کردبوو یان بە پارێکی زۆر بۆندیان لەگەڵ کردبوو ئەو یعنی بۆ ژیانی خۆی لە کوێت و لە عایلەکەی خۆی بەجێشت بوو ینی هەفتەی ڕۆژێکە ڕۆشتەوە بۆ کوێت و هەموو هەفتەکە لەوێ بوو و یعنی دەرفەتێک ترشیان بۆ ڕەخساند بوو کە بێتە مامۆستا لە زانکۆی قەتەر لێش دەرز بڵێتەوە ئەمە بە پێچوانەی خۆمانە یعنی ئەم شتانە لە ئێمە بە هیچ شێوازێ نەکراوە یعنی بۆ لە هەر لەو کاتەیە ئێمە ڕاهێنەری عێراقی بۆ عەدنان حەمەد ئەویش هاتبوو ئەوش بۆندێکی زۆریان لەگەڵ کردبوو بە پارێکی خەیاڵی ئەتوانین بڵین کە بەسشیکردنەوە بکەوت لە تەنها لە یەک بەرنامەیە دەرکەوت بۆیە جیاوازی هەیە یعنی بۆ لە جیهانیە لە ینی لەو کەناڵە جیهانانەش لەوێش بە هەمان شێوە سەرەکی جیاوازێکی زۆر هەیە و بەرنامی زۆر باشێ بۆ شیکردنەوە بۆ شیکەرەوەکان زۆربەی ئەستێرەکانی یاریەکانی پێش ینی ئەستێری پێشوو یاریەکەن کە ئەمە ژوای کردو ینی خەڵکەکان زۆر جوان لێبگرن خەڵکەکانیش بە شێوازێکی باش بێت ڕووی ئەکادیمیمانێ بۆ شیکردنەوە ڕووی هەنێکشمان هەیە بۆن لە کوردستان وەکو ڕۆژنامە نووس قساکەن کە ئەمانە ئەتوانین بڵێن تۆزێک جیاوازی هەیە لە بیر بۆ چوونە لە بیرکردنەوەکان چونکە لانی ئەکادمی برانی یاریکردن و زانینی بارودۆخی یاریەکە جیاوازتر لای کەسێک وەکو ینی ڕۆژنامە نووس بیان یاریزان و بێ ڕۆژنامە نووس بێ یان ڕاهێنەر بێ و ببێن تۆشیکردنەوە بەپی تەمان ئاستەکان جیاوازەوە بیر وە چوونەکانی جیاوازە زۆر باشە دکتۆر با بینە ناو یاریگاوە دادوەریش ڕۆڵێکی زۆر سەرەکی و باشی هەیە لە نەو یاریگاکانە پێمان بڵێ لەسەر چ بنەمایەک ئەو کەسانە بن بە دادوەر لە کاتێکیشا کە یاریەگەکرێ گەر باسی کوردستان بکەین کە یاریەگەکرێ لە نێوان دوو شارە بۆ نمونە چ دادوەرێک دائەندرێت ئەبێ دادوەری یەکێک لەو شارانە لەو یاریەیە هەبێت یاخود چۆن ئەمە خۆی لا نەخان تۆ ئێمە دێنای قۆناغێکی ترکە و قۆناغ ینی وای من پێشتر باسم کە بەڵام میسە باسێکە هەن بۆ یاساکانی تۆ پێوا لە ڕاهێنەرەکانەکە پلانەکانیان بگۆڕن عنی 1925 یاسای بڵێن ئۆفساید یان یاسای تەسەلول کە پێی ئەڵێن هاتە ناو یاساکە ئەو یاساکە جێبەجێ کرا چی کرا پلانی هەموو ڕاهێنەرەکانی بە شێوازێکی ئۆتۆ گۆڕی بەڕاستی وایک جاران یاریزانەکان لە شوێنی خۆیان ئەوەستان
کەمترین جوڵیان هەبوو بەڵام لە 1925 وای کرد کە زۆربەی یارزانکان و ڕاهێنەرەکان پلانی یاریەکە بگۆڕن ئێستا حاڵی حاضر ئەنوێ یاسایەکتر لە ئۆفسایتە جێبەجێکەن یا ڕەنگە ینی داوایان کۆ بچێتە بواری جێبەجێکن کە کاتێک ئۆفسایتە بێ کە یارزانی هێرشبەرەکە بە تەواوەتی بەرگری کارەکەی بەجێشت بێ و کاتە ئۆفسایت بەڵام ئیستا ئیستا بەس تۆزێک لەشی لە قاچی بۆ لەسەری لە پێشەوە بێ ئۆفسایتە کە ئەمەش وا کات ئەوش قۆناغێکی تر بەڕاستیە خاتە ناو پلانی یاریکردنەکانەوە ئەمە یعنی هەموو کاتێک ئیسە بۆنمە ڤارمان هەیە بۆنمە تەکنەلژای گۆڵمان هەیە ئەمانە وای کردووە کە دۆخی یاریەکە بە شێوازێکی تر بێت بۆ یاساکانی تۆ پێ بەردەوام واکات کە تۆ پێ پێشکەوە واکات کە پلانەکان و یارزانەکان لەگەڵ دۆخەکان خۆیان بگونجێن بەنسبەت ناوژوان چۆن ئەتوانین بڵێن دروستە بێ ئێستا بۆنمە یەکی تۆپی عێراق هەوڵەیە کەمتری ینی لە تەمەنی 18 ساڵ و 7 ساڵ و 6 ساڵەوە دەست پێ بکە بۆی کە ئەم ناوبژوانە بتوانێت بگاتە تامان ناوژوانی نوخبەمان یان ناوژوانی لە ئاسیا لە 32 ساڵی دەست پێکات تا 40 ساڵی بۆ نویان تۆزێک کەمتریش دەست پێکە هەنێ ناوبژوانیشمان هەیە زیاتر ئەڕۆن هەوڵ هێن لەو تەمەنە بچووکەوە دەست پێکەم بۆی کە کاتێکە بێتە ناوژوانکی نێوەڵتی بچێتە ئەو لیستەوە کە ئەو لیستە یاریەکانی ئاسیا بۆنمە پاڵاوتنەکانی ئاسیا بۆنمە چمپیۆنز لیگی ئاسی ئەمانە بەڕێوە بەرن بەڵام وەکو کەسێک ئەبێ ینی ئارزومەندانە ئارزووی لێبێت و یاساکان بەباشی بزانێت و توانای جستەیەکی زۆر باشێ بێت چکە هەر نابژوانێک پێش هەر پاڵاوانتیەک ئەبێ شتێکی پێڵن کوپاریان تێستێکی پێڵن ئەبێ لەو تێستانەیە دەرچێت ئەو کاتە ئەتوانێت باشداری پاڵاوانتێکەکەیان ناوبژوانی بۆ پاڵاوانتێکە بەڵام لای خۆمان وەکو خۆ دوتێت تۆزێک یان بۆ خۆری کورسان بەڕێوە چووە تایسە ناوژوانەکان پاریان وەرنەگرتووە کە ئەمەش گرفتە بۆ ناوژوانەکان بەڕاستی چکەوان ساڵێکە هاتوو چۆکەن لەسەر حسابی گیرفانی خۆیان کە ئەمەش ڕەنگە کاریگەری هەبێ لەسەر بڕیارەکانیان وەوا کات کە بە شازێکی باش ینی ئەدایکی باشیان نەبێ و بۆ دیاریکردنی ئەو ناوبژوانانە عادەتەن ئەگەر بەرنە سلێمانی و هەولێر یاریکەن بۆ منە ناوبژوانیان لە دۆکە بیان لە کەرکووکە بێ بۆی کە ناوبژوانەکە لە هیچ شارێکیان نەبێ ئەمە لە دنیای بەڕاستی بەم تەقریبەن بەم شێوازە ڕاتەڕێوە بەڵام ئیستا بۆ بە جاران ناوبژوانی بەم شوێنەوە ئیستا بە کاستە ینی بڵێن بە گروپە ئەگەر 3 کەس بن یان 4 کەس بن ئەو 4 کەسات چن بۆ یاریە و کە جاران هەرێکی لە شوێنێکیانی هێنا بەڵامی سەوانە ئیستا کاستێک هەیە ئەو یاریانە بەڕێەوە بن زۆر باشە دکتۆر وەکو دوایین پرسیاری من هەرچەنە ئەبوو زووتر ئەم پرسیارم لە تۆ بکردایە کە باسی مناڵ و پێگەیاندنی یاریزانمان کرد لە کاتێکا ڕاهێنەرێک ئەبینێت بۆ مناڵێک حەزی لە وەرزشی تۆپی پێ لەگەڵ مناڵێک کە بەهرەی هەیە ئەشێت بۆ نمونە ئەو ڕاهێنەرە بڵێت ئیتر تا ئەو مناڵێک کە حەزی لە وەرزشی تۆپی پێ ڕەنگە نەگاتە ئاستی ئەو مناڵێک کە بەهرەی جیاوازی هەیە تر بە مانگ 2 مانگ ئەمەی بۆ دەرەکەوێت یاخود ئەمە چۆنە دکتۆر من شتێکی تری پێم لا نەخان یعنی لە ئەوروپا واکەن کە مناڵەکان هەموو یاریەکان بکەن بەیەکەوە باشە بۆی بزان حەز و ئارەزوی ئەو مناڵەیان توانای ئەو مناڵە لەکوێیە ئەو کاتە و یاری بۆ هەڵبژێرن کە توانای یاری مناڵەکەەوە توانای حەزیە مناڵەکە لەو یاریە بێ لای خۆمان وان نییە ئیسە بۆ تۆ و کاکەعاری بڕێتان ناوە میسی برن بۆی کە بەشداری کوێرە فەرگەکان بکات بەڵام بۆنمە من ینی کوڕەکەی خۆم بردەوە بۆ تۆپێ چکۆ من خۆم حەزمە تۆپێ ینی زۆربەی کاتەکان دایک و باوکان بڕیارێن کە ئایا ئەم مناڵە بۆ کامیاری ئەگونجێ یان بچێت کامیاری ئەنجام بات ڕەنگە توانای مناڵەکە لەو یاریە نەگونجێ بەڕاستی بۆیە پێویستەکە مناڵەکە کۆمەڵ یاری بکات ینی بۆنمە بالە بکات باسکەت بکات تۆپ پێ بکە ینی زۆر یاری کا بۆی بزانین توانای مناڵەکە کوێ شتێک تریشمانەی پێڵێن ینی پێڵێن هەڵبژاردن بەحری پێڵێن ئەنتیقا چۆن بزانین توانای ئەو کەسە توانای بۆن لە ڕووی جەستەیەوە لە ڕووی مرفۆلۆژییان بۆن لە قیاساتی جسمی پێڵێن ئایا لەشی ئەگونجە بۆ یاریان ناگونجە کۆمەڵێ هەنگاو هەیە بۆی کە تێستی ئەو مناڵە بکەین بۆی بزانین ئەم مناڵە بۆ کامیاری ئەگونجێ ئەبێ جار جوایە ئەگەڕێنە دایک و باوکەکان بزانین ئەو دایک و باوکە یان بۆنمە تۆیە ئەیبی بۆ باسکە بزانین دایک و باوکەکە بەڵام بەرزە بۆی کە مناڵژ لە ئایندەیە باڵای بەرز بێت چکە یاری باسکە بۆ منە یان یاری با لە پێویستی بە باڵا بەرزیە ینی کۆمەڵێک ئەتوانین بڵێن هۆکاریان فاکتەر هەیە بۆی کە تۆ بزانین مناڵە ئەگاتە چۆ بۆیە هەڵبژاردن بۆ مناڵەکە
دایک و باوکان لێرە قەرارەیە بەڵام توانای مناڵەکان زێر جیاوازە بەنسبەتەوەی کە ئایا مناڵەکە توانایتیە واتوانێت پێشکەوی بڵێ مناڵەکە توانین پێشکەوی بەڵام ئەبێ ڕاهێنەرەکە گرنگێکی باشی پێبە و ئەبێ لە فێرگەکانە شتێک بکرێ ینی ئەوانەی کە زۆر باشن لەگەڵ ئەوانەی کە مەسەن بۆ منە هاتوون و کێش داگرنیان هاتوون بۆ کاتێکی خۆشی بەرەسەر ئەبێت جیاکرێنەوە بۆی کە ئاستەکان جیا بێت و چونکە بەرکەوتن وا لە مناڵەکەیانی وا لە یارزانەکە ئاستی باشتر بێەوە توانێت زیاتر پێشکەوی بەڕاستی کە ئەمەش ڕەنگە ڕەچاو نەکرێت لە کۆمەڵی فێرگە و یان لە کۆمەڵی ئەکادمیەوەوانە دەست خۆش بێت دکتۆر سپاس بۆ تاوی زانیاریەکان ئەماژدوو نەبی.